الو بله او كاتت باش سپاس ممنون. برز جناب برو جێگیری پارێزگاری سلێمانی دوێنێ بەیاننامەیەک دەرکردیە بە گشتاندن کە شارد داوا دەکەن دەبی هەموو کارمەندێکی حکومی هەژماری من پڕ بکاتەوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە بەر لەوەی بینە سەر پرۆسەکە ئایا لەکوێ بووە بە زۆرم لێ بانقێک بە خەڵک پڕ بکرێتەوە یان پرۆسەیەک ئیجباری بیتن، یعنی لە دنیای ئەو ڕۆکەدا خەڵک ئازادە چ بانقێک هەڵدەبژێری. حکوومەتی هەرێم بە چ حەقێک ئیجبار دەتوانێت بۆ دەوام بیکە، بەس ناتوانێ لە بۆ بانقێک یان پرۆسەیەکی موچەیی بیکاتن. ئێوە بە چ مافێک ئەو شتە لەسەر کارمەندەکان دەسەپێنن؟ بەڵێ بله سپاس. من جارێکەم بەیاننامە نییە، نووسراوێکی فەرمیە لە وەزارەتی ناوخۆوە هاتووە. منیش جەنابەت ئەگەر دیارە ئەزانی من جێگیری پارێزگاری سلێمانیم بۆ کاروباری کارگێڕی و ئیش و کاری قایم قامێت و ناحیەکانە گەڕێتەوە بۆ بەشەی کە من لێرە جێگرم بۆ ئەو بوارە و ئەو نووسراوە کە دێت لە وەزارەتی ناوخۆوە سەرەتا چێتە لای بەڕێز جێگیری بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێزیان هامشی ئەکا و دواتر لەسەر هامشەکەی ئەو لەسەر پەراوێزەکەی ئەو با بڵێین اینجا گشتان نەکاکرێ، ینی بەڕێز پارێزگار پەراوێزی خسۆتە سەر و ئاماژەی داوە کە گشتاندن بەم نووسراوە بکرێت و لە نووسراوەکە ببوورە کاک شاهۆ من نایبینم ئیمزای ئەڤاڵ ئەبوو بەکری تێدا بێ یان ئەوە تا ڕەش کرایتەوە چکو شوێنێک ڕەش کرایتەوە. کاک قادر ببووری با من دەڕووی داریوت ئەگەر ڕوخسەت بی بۆ دڕونکەمەوە. ئەو نووسراوەکە دێت هەر نووسراوێت لە هەر شوێنێک ئاراستی پارێزگای سلێمانی بکرێ سەرەتا چێتە پەڕاو واری دەکرێ و ینی هاتووی دێدرێ و دواتر بەپێی اختصاسەکان نووسراوەکە ڕوا. ئەو نووسراوانەی کە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانەوە دێن دوای هاتووکردن پێویستە بەڕێز پارێزگار بیان بینێ و پەراوێزی لەسەر بنووسێ و ئەوەش بە دڵنیایەوە نووسراوە پەراوێزی لەسەر نووسراوە و ئەوەی کە پەراوێزەکەی لەسەر لای ئێمە هەیە، بەڵام ئەمە دیارە لە چۆتە ناو سۆشیال میدیا و چۆتە ناو ڕاگەاندن ئەوە لەو دایرەی کە ئێمە بۆمان ناردۆ ڕۆشتۆ نەک نووسراوەکەی لەلای ئێمە بە پەراوێزەکە پەراوێزەکە هەیە و چکە دانانی پەراوێز لەسەر نووسراوەکانی وەزارەتەکان لە دەسەڵاتی پارێزگارە نەک دەسەڵاتی جێگرەکان. باشە کێشەکەمان لەوە نییە گۆڕانە یان بەڵێ ببوورە با ڕوونیتەوە مەسەرەی ئەوە نیە، مەسەرەی باسی هەیکەلی ئیدارەکەم بۆ کردی نەک لایەنە حیزبیەکە ببوورە. ئێمە لەو نووسراوە کە وەزارەتی ناوخۆ ناردوێتی لەلای جەنابەت هەیە ئەڵێ ئاسانکاری بکرێت بۆ پرۆژەی هەژماری من لە قەزا و ناحیەکان. بەڵام کاچی من کاک شاهۆ ئەمن 100% دڵنیام لە دوێنێکەوە لە 5 شوێن نەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە زۆرم لێ بەسە خەڵک دەسەپێنن، یعنی ئەوە نییە خەڵک ڕاستگۆ بم لەگەڵە کاک قادر ببوورە بەڵێ من ببوورە من ئاگاداری ئەوە نیم پێشتر ئێمە بەزانێک پرسیارە لێ یەکەم کاک شاهۆ، یعنی چۆن جێگیری پارێزگاری سلێمانی ئاگاداری ئەوە نییە بە زۆرم نەشت لەسە خەڵک دەسەپێندرێ؟ بڕۆ لە هەڵەبجە بپرسە، بڕۆ لە گەرمیان بپرسە، بڕۆ لە ناو سلێمانی یعنی چۆن ئێوە حکوومەت بەڕێوە دەبەن لە دەوا ئاگاتان لە دەوا ئیرەکانی خۆتان نییە؟ بەڵێ تاوبی جەنابە بەڵێ فەرموو. تەبەن هیچ فەرمانبەرێک حەداکەم پەیوەندی بە ئێمەوە نەکردو بڵێ بە زۆر پێیان کردوم لە سلێمانی، ینی من دڵنیا دەکەم لەوە گەر فەرمانبەرێکی هاتوێ بۆ لای ئێمە یاخود پەیوەندی کردبێ یاخود بە هەر ڕێگەیەک لە ڕێگەکان پێویستبین زۆرمان لێکراوە بۆ بابەت هیچ معلوماتێکی ئەو بە من نەگەیشتو دڵنیا بە، بەڵام من ئەو گشتاندنە و شتێکی ئیداریەکە کراوە
و منیش کە لێرە جێگیری پارێزگارم بۆ کاروباری کارگێڕی کاروبارە کارگێڕیەکان ینی ئەرکە لەسەر شانم جێبەجێکەم مخەیر نیم لەوەی ئەیکەمیان ئایکەم ئەبەس ئەوە ئەتویە چێک لە جمگەکانی دەسەڵاتی کاک شاخۆ وایانە یعنی ئەنگۆ کە پلەیەک وەردەگرن لە ڕووی ئەخلاقی و قانونی هەموو بڕیارانەی حکوومەتی هەرێم دەردەکە ئەگە کار بەڕێکەریش بێت بەرپرسنەی ناتوانانی بڵێ ئەمن لەگەڵ نیمە ئەوە حکوومەتەکەی تووە کە تو یەکێک لە کادیرە ئەساسیەکانی ئاخنام پرسیار لێکم ینی هەژماری من با بینە سەر ئەو خاڵی دووەم کە بە هیوام ئەلێرەدا خەڵک پەیوەندی بە تو بکە بڵێ بە زۆرم لێ لەسەرمان دەسەپێندرێتن و بە هیوام ئێوەش لیژنەیەک تەشکیلکەن کاک شاهۆ بە دواتچوو بکەن چۆن دەکرێ مەسەلەیەکی بانق بە ئیجباری بەسە خەڵکدا فەرز بکرێ ئەوە کارە ساتە کاک شاهۆ وایە نانی خەڵک ئازادە بە خۆی چ بانقێک ببوورە گەر جەنابێت ڕخسەت بدەیت بەڵێ ینی من وەکو کاری ڕۆژنامەوانیەکەت من تەدەخولی کارەکەی تۆ ناکەم وەکو کاری ئیداریەکەش تۆ تەدەخولی شەکەی من نەکەی ببوورە نانە بۆ تەدەخول نەکەی کاک تۆ کاک قادرجان تۆ یارمەتی بە من بە تۆ ناڵم چۆن پرسیارم لێ بکات تۆش بە من مەڵێ چۆن وەڵامم بەرەوە ئەمە یەک دوو من پێم نەوتی چۆن وەڵامدەوە تۆ دەڵێ من ئاگام لێ نییە و ئیجباری نەکرایە باشە من لە پێشە شوێن ئاگادار کرایمەوە بە زۆرم لێ بەسەرماندا دەسەپێن من لێرە داوا لە خەڵک دەکەم بێنە لای بەڕێزت پێیان بڵێن ئەوە یەک دوو کاک شاهۆ کاقوبات پاڤێل تاالبانی سکرتێریەکێتی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری تەواوی دادگای فدرالی کرد وایاننا ئەتوش یەکێک لە کادیرە ئەساسەکانی یەکێتی لەوێندەر بە چ منتقێک دادگای فدرالی داوای تەوتین دەکە لەولایە ئەنگۆ پرۆژەی هەژماری من بەسە خەڵکدا دەسەپێنن گشتاندن دەکەن یعنی ئەوە هەست پێ ناکرێت دژی بڕیاری دادگای فدرالی ئێستا کە ئەنگۆ دەیکەن قادر من خۆمی ئاسایشم هیچ هاوڵاتیەک و هیچ موسسەیەکی عێراق ناتوانێت دژی بڕیاری دادگای فیدرالی بێ لەبەرەوەی دادگای فیدرالی بە دەستور دەسەڵاتی وەرگرتووە و ئەو بڕیارانەی کە دەریەکات لە چوارچێوەی دەستورایە جەنابیش دەزانی ئێستا هەموو لایەنە سیاسیەکان و هەموو موسسە فەرمیەکان با بڵێین چه ئەنجومەنی نوێنەرانی عێراق و چه وەزارەتی دارایی عێراق چه وەزارەتی دارایی هەرێم چه ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەرێم سەرقاڵن بە چارەسەرکردنی بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە ئێمە من وەکو خۆم وەکو جێگری پارێزگاری سلێمانی بەبەستم ئەوەندەی ئەوەیە کە فەرمانبەری هەرێمی کوردستان لە کاتی خۆی و بە ئاسانترین شێوە شایستەدارایەکانی پێ بگا ئەوە زۆر گرنگترە لەلام لەوەی بە سڕ ڕێگەیەک پێگانی بەڵام هەمومانەزانی ئەوەی لەم بڕیاری مەحکەمەی اتحادیەیە قابلی نەتەعنە نەموناقەشێ باشە کاک شاهۆ ئەتو ئەو هەمومان ئەوە ئەلفوبایە وەنیا ئەنی ئەزانین قراری مەحکەمەی اتحادی فیدرالی لەسەر سەرۆک وەزیرانیش فەرزە وەنیا بەڵام بە چ حەقی کە لەوێ دانرایە تەوتین بکرێ ئێوە هەژماری من گشتاندن دەکەن ئەوە دژی بڕیاری دادگای فدرالی نییە نەخێرەگەر کاک قادرجان من ئاگاداریش بە سولەمی ئیداری هەیە هەیکەلی ئیداری نووسراوێکە لە وەزارەتی ناوخۆوە بێت یاخود لە ئەنجومەنی وەزیرانەوە دابەزێ بۆ وەزارەتەکان لە وەزارەتەکانەوە بێت بۆ پارێزگاکانی ئێمە بەتایبەت و پارێزگای سلێمانی و بەڕێز پارێزگار پەراوێزی بخاتە سەر من ناتوانم ئەو نووسراوە گشتاندن پێ نەکەم کاک شاهۆ ئەمە یعنی باوەندە واقعی بین ئەزانین سەتانۆهەتی بڕیارەکانی حکوومەتی زەرد لەو بەرەی دێگەلەی ناخوا باشترین بەستخوا ئالێرا ڕادەگرن ببوورە بەڵێ ئەمەوێ حیزبیانە قسە لەگەڵ من نەکە ئیداریانە قسەم لەگەڵ پرسیارەکانی ئیداریانە بێ ببوورە ئاخر ناکاکە تووا پیشان دەدەی کە ئەمان لە ژێر سای حکوومەتێکی وەکو سوید داین ئێمە باش ئەو وەزعە دەزانین تۆ ئەوە پاساوە دەیهێنیەوە قادرجان من ئیدارە بۆ تۆ باسەکەم من کەسێکی ئیداریم من کەسێکی ینی بن پێم وتی من لە ڕووی ئیداری وەڵامێمەوە ینی ئیداریەن
ئەمە اختیاری نییە لەسەر من ئیلزامیەکە منە نووسراوە. باشە کاک شاهۆ من ئازارم دەیان کەس لە هەردوولا بڕیاری گرتنیان هەیە کەستان جێبەجێ ناکەن یەکتر دەحەوێنەوە تاوان بارەکان قادرە و پەیوەندی بە منەوە پەیوەندی بە دەستگای چۆن کاکە تو جێگری متەسەرفی ببوورە کا قادر ببوورە زەین شۆنە یعنی دەسەڵات جیاکراوەتەوە دەسەڵاتی قەزایی دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی تەشریعی ئەمە تەواوە ینی ئەو ئەمر قەبزانە جەناب دەزانی سوڵتاتی جێبەجێکردنی فەرمانی گرتن ینی من ئەو نمونەیەم دەزانی لە بۆ چی کاک شاهۆ قادرجیان خوا ببوورە ئەزانی چی برا عەزیزم من وا قسەکەین لەگەڵ جەنابەت من زۆر بە ئاسایی پێویست بۆ ناکات جەنابەت تووشی تەشەنووزی تووشی نانە بۆ تەشەنووزە هەر زۆر ئاساییە تۆ ببوورە تۆ پرسیارەکانت تۆ پرسیارە لە من کرد لەسەر بابەتێکی معەیەن لەسەر بابەتی نووسراوێکە گشتاندن کراوە من وەڵامم مایتەوە بابەتەکە با پەیوەندی بە ژماری منەوە هەیە ئەم بابەتە بۆ ئەم تەلەفۆنی جەنابەت ئەم پەیوەندیە ئەم مقابلەیە چی ناوەنەی بۆ ئەم بابەتە بوو وایە وانە باش ئازانم تو ئەخر ئینسانی ڕۆژنامە نووسکە پرسیار دەکات تۆ وەڵامێک دەدەیەوە دەرێ ئیزباریە لە سەمن دەبی بکە منیش پێ دەڵێم دەیان بڕیار لەو بەری دێگەلای لە هەردوو لایە جێبەجێ ناکرێت عەجەبەن ئەوە جێبەجێ دەکەن لە کاتێک دەنایاساییە وایە نابی هەژماری من ینی بگشتاندن بکرێت دەبێت تەوتین بکرێ هەم لە بڕیاری دادگای فیدرالیە جەناب دەزانی بڕیاری مەحکەمەی اتحادی بەروارەکەی دیارەکەی دەرچووە و بڕیارە بۆ هەمووشمان هاتووە و هەمومان ملزەمین بە جێبەجێکردنی اختیاری نییە چێ جێبەجێکا و چێ جێبەجێ ناکا بەڵام ئەشدانین کە واقعی هەرێمی کوردستان و واقعی عێراق بەگشتی جەدەلی لەم بابەتە دروست کردووە و ئێستا حکوومەتی عێراقیش هەم وەفدەکانە بینەکە لە هەرێمەوەڕۆن هەم خۆیان دێن تەدقیق لە داتا و زانیاریەکانی هەرێمی کوردستانەکەن لە مەسەلەی لیستی موچە بۆ ئەوەی ئەم بابەتە چارەسەرکەن بەس ئەنگۆکو حکومات کاک شاهۆ بە قوربانە تو کارەکتەرەکی ئیداری ئەو حکوومەتەی تۆ ناتوانی بڵێ بەس ئەمن جێبەجێ دەکەم ئێمە هەر کارەکتەرەکی وڵاتەکانی منش بینی وازێت نەبێ بەڵێ لە سلێمانی ئێستا ئەتوو لە دوای هەوا ببوورە کا قادر خوا بەنەچینە بەڵێ یعنی من جێگری پارێزگاری سلێمانیم بۆ کاروباری کارگێڕی کۆمەڵێک دەسەڵاتم هەیە کە لەلایەن بەڕێز پارێزگارەوە بە پێی یاسای پارێزگاکان بۆ من دابەزیوە دەسەڵاتەکانی منت دیوە توانم لەکوێ چی بکەم و لەکوێ چی نەکەم ئەمنەوەم نەدیوە بەڵام ببوورە دە من یەک پێشنیارم بۆ جەنابەت هەیە ئەکرێت جەنابەت دەسەڵاتەکانی من بخوێنیتەوە بیبینی لە دوای ئەوەش پەیوەندی کەیتەوە من خزمەتە کاک شاهۆ بە قوربان ئەوە دەزانی چیە تووە کە ئەنەما ئەمە لە وڵاتێک دەژین وڵاتەکە زۆر بە ئیداری و قانونی دەچێتە پێش بە قوربان منانە ئەتوو بە تو بەچی بە من دەڵێ بۆ کاروباری کارگێڕی ئەتێ بە ناکارگێری و ناسایی زۆر نانە منە کارژێ ئەمە باز لە شتێک دەکەین پرۆسەیەک دەکەین کە لە وڵاتێک دەژین مەسەلەن ئاوا هەژماری من بە دژی بڕیاری دادگای فیدرالی بەسە خەڵک دەسەپێندرێ ئێمە لە وڵاتەدا دەژین کاک شاهۆ تۆ دەتەوێ لە وەڵامدانە لە پرسیارکردنی من وەکو کارمەندەکی وەکو بەرپرسەکی سویدی مامەڵە لەگە بکەم یان وەکو ئەو واقعی لە کوردستان هەیە من ئەرکی خۆم پێگەکەم دەسەڵاتەکان کە پێم دراوە بۆ توی شەرحەکەم چکە دڵنیام لەوەی تۆ ئەخرە تو بەدەرلەوەی کارمەندی حکومی کارمەندی نانە بۆ تووڕە بوویمە هەر زۆر ئاساییمە کاچ خۆم بۆ دەتەوێت ئێستاکە لای بینەر وا پیشان بدەی کە ئەمن ئەومە کاک شاهۆ باشە لۆ هیچ بانقەچ تویست ناکەسمان تەنسیرکەین بۆ بابەتێکی دیاریکرا و جەنابەت پەیوەندیت کردووە کاتش کات نەبوو خۆم پەیوەندیم پێوە کردێتەوە بابەتەکە پرسیارێک بۆ لەسەر گشتاندنێک ڕوونکردنەوەم داوە لەسەر ناوەڕۆکی گشتاندنەکەش ڕوونکردنەوەم داوە شتێک ماوە لەو لەسەر ئەو بابەتە ڕوونکردنەوە نەدرابێت بەڵێ کاک شاوە لای من ئەتوو یەکێک لە کارەکتەرەکانی حکوومەتی شتێک گشتاندن دەکەن یعنی دەبێت لەو خەڵک ڕوون بکەنەوە ئەتوو ئێستاکە نوێنەری حکوومەتی هەرێمی کە من قسە لەگەڵ دەکەم
قسە لەگەڵ دەکەم ناتوانانی برێ ئەمن بەریدم ناتوانانی ئەو قسەیە بکەیت یعنی قەزم برێ بەس ئیشی من ئەوێت تەوزیع دەکەم بڵێم ئەوە بکە ئاخر ناتوە بشان دەدرێ ئەرچی من وایە کاک شاهۆ بەرحاڵ با بچینە پرسیارەشکە کاک شاهۆ خوا ببوورە ئەم بابەتە با پێت بڵێم ئێمە ئەو گشتاندنەمان نەناردووە بۆ فەرمانبەر ئەو گشتاندنەمان ناردوو بۆ فەرمانگە ئێمە بە ناردوومانە بۆ قایمقامێتەکان و لە ڕێگەی قایمقامێتەکانەوە بۆ بەڕێوەبەرایەتی ناحیەکان ئێمە بۆ موەسسەسەمان ناردووە بۆ فەرمانبەرمان نەناردوو ببوورە کاکات ببوورە ڕێکاری دروستکردنی هەژماری بانقی نییەوەیان ببوورە بەڵێ ژێنێت کاک شاوە من نامەوێ بچم بەس بە ئەوەی بینەر بە تەواتی لە من تو ئەڵێ ئیشی من ئەوەیە کارجێڕی ئیداری ئەوەیە ئەوەی خوارەوتر ئاگادارکەم و کاک شاهۆ بۆیە لەو ڕانگە گوتمە کوبەرید نییە تو ئەنگۆ نوێنەری حکوومەتن کادیری حکوومەتن ئێستا من قسە لەگەڵ دەکەم هەموو شتێکی کاک شاهۆ چۆنە هیچ بانقەش حکومی بەشداری ئەوەی هەژماری منی نەکرد نایزانم وەڵایەوەیان هیچ پێی نییە لە اختصاصی منانی و ڕاستیدەی نازانم ئەوەی کە چۆنن بۆ حکوومەتن ببوورە کاک قادرجان من ئەوەی کە وەکو خەڵک ئەیبینم من ناتوانم بە ڕەسمی لێرە بیکەمە شتێکی ڕەسمی خۆم ئەوەی کە وردەکاری و با بڵێن دیتێڵی بابەتی هەژماری من و چ بانقێ بەشداری کردو و چ بانقێ بەشداری نەکردو و بۆ بانقەکە چێ و بۆ کام بانقیتیا و بۆ ئەوەیتیانە ئەمان جیهەتی تر هەیە وەزارەتی دارایی هەیە ئەنجومەنی وەزیران ناگرین کاک شاهۆ باڵای سەرپەرشتیکردنی هەژماری بانقی هەژماری من هەیە ئەکرێ لەگەڵەوانە وردەکاریە کاک شاهۆ من نایزانم کاک شاهۆ بە قوربان ئەتو کارمەندی حکوومەتی کارمەندێکی باڵای چۆن دەکرێت کارمەندی حکوومەت بانقەچی ئەهلی گشتاندن پێ بکات چۆن دەکرێت وانێ خەڵەتی ببوورە بۆ بانقی ئەی بانقی ببوورە کاک قادر ببوورە خەڵەتی من نووسراوی بانقم گشتاندن پێ نەکردووە ببوورە کاک قادرجان تۆ پرسیارەکەی کە من ئەگەمە نیوەی وەڵامەکە نایڵی وەڵامەکە باشە فەرموو من نووسراوی فەرمی وەزارەتی ناوخۆم گشتاندن پێ کردووە نەک نووسراوی بانقی ئەهلی قەی ناکە بەس ئەتوو ئەمجا کاک قادرجان ڕاستە من جێگری پارێزگاری سلێمانیم بەڵام لە بواری مەسەلەی بانقی و مەسەلەی ژمێریاری وەزارەتێکەیە بە ناوی وەزارەتی داراییەوە زانیاری هەیە لەسەرم بابە کاک شاهۆ من براکەم لەو جملەی تودا ئەوەگەم بەڵام تۆ نوێنەری حکوومەتی هەرێمی لەکوێ بووە حکوومەتی هەرێم بانقەک بداتە خەڵک ئەهلی بێ حکومی تێدا نەبێ لەکوێ بووە تو کادیرەش هەرە ئەساسی حکومی لە سلێمانی ئەمن قوڕیچی ئەو دەسەڵاتە لە لای من نییە برای عەزیزم من قسەکەی منەمەیە من لەسەر بابەتی گشتاندنێکە کە من کردومە لە محافەزەوە بە پەراوێزی بەڕێز پارێزگار بۆ قایمقامێت و ناحیەکان جوزێکێن پرسیارە ببوورە خۆبا تەواویکەم جوزێکێن پرسیارە کرێ ڕوبەڕووی جەنابی پارێزگار کەیتەوە و جوزئێکی تری کە لە وردەکاری پرۆسەی هەژماری من و بەشداری کام بانق و شێوازی کردنەوەی هەژماری من ئەکرێ لە خەڵکی پسپۆری بوارەکە بکەیت کاک شاوە من نامەوێت زیاتر دووبارە بکەم پرسیارەکەم بەس یەک دقە بەس ئەو پرسیارە ئەمە قوڕیچێ بەسەری خۆم بکەم باشە باش بەس دوایین جملە دەڵێم ئەتو دەڵێ ئەمن قوڕیچێ بەسەری خۆمە بکەم هەواڵ ئەوەوە کردو جار پەیمانی بە مندا دیدار بکە خۆی دەدەستەوە من دەمەوێت لێرەوە بڵێم نایگرم یعنی بوێری تێدا نییە بە ئەوە بە ئاشکا بڵێم ئەوە لە بەرچاوی تووە ناگیرێ دەڵێ بە چات لە بۆم بنێرە ئازانم ئەزان من تۆ بە من دەڵێ بە پارێزگار بڵێ من دەمەوێت ئەوە برای کاقادرجان جەنابەت پیاوێکی ڕۆژنامەنووسی و تەجروبەیەکی زۆرت هەیە نابێت لە لای من تەشیر بە کەسێکی نانە ئەوە تەشیر نییە
ئەوە من ئەوە لە بەرامبەر خەڵکە بە نووسرا و بە پەیام ڕامکەیان دێت دەنجیم بڵاو کردیتەوە کە پەیمانی دەنەهات پەیمانەکەی خۆی و ئەم لەگەڵت دام ئەو لە تو باڵاترە ئەو لە دوو باڵاترە بەس کە بە من دەڵێ لە قائیلەکە بکە من دەمەوێت پێت بڵێم ئەوە نییان بێم بەم تەعەمد لەگە تو بکەم پارێزگارم پێ ناگیرێ هەواڵ ئەبوو بەکر باشە کاک ئەوانە بەس حەز دەکەن نەگەر ڕوودا و کەناڵی هەش بکەن لە بەرەوەی پرسیارەکانیان زۆر نەرمە و چیرۆکە باشە کاکەشا و سپاس بە وەڵامەکەت بە هەموو حاڵەتێک سەرچە